پاش بڵاوبوونەوەی دوو راپۆرت لە بەشی کوردی دەنگی ئەمریکا، دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بڕیاری کارکردنی بە ماددە 14 یاسای هۆشبەر لە دادگاکانی هەرێمی کوردستان خستەوە کار بۆ ئەو کەسانی بازرگانی بە هەندێک جۆری دەرمانی پزیشکی لە بازاڕی ڕەشدا دەکەن و دەینێرن بە وڵاتی ئێران بۆ دروستکردنی مادەی هۆشبەر یاخود بەکاری دەهێنن. بەداخەوە لای ئەمە محکەمەی تەمیز لە 2014 ئەمەی بە نایاسایی لە قەڵەمدا و هەڵیاوەشاندەوە مقابلەیەکمان کرد لەگەڵ دەنگی ئەمریکاوە لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی کەشکردومانە، بەڵام ئەوەی دەنگی ئەمریکا کاریگەرتر بوو. خۆشبەختانە ئێستا بۆتەوە بە 14 مخدرات دیارە ئەو بەرنامەیە تاسیراتی خۆی هەبووە، ئێستا گەڕاوەتەوە شوێنی جارانی خۆی وەکو 14 مخدرات ئێمە کاری پێەکەین. پێشتر دەنگی ئەمریکا لە بەدواداچوونێکدا ئاشکرای کرد لە هەرێمی کوردستاندا مامەڵی بازرگانی بە چەند دەرمانێکی پزیشکیەوە لە بازاڕی ڕەشدا دەکرێت و ئەم دەرمانانە دەبرێنە وڵاتی ئێران دەکرێنە مادەی هۆشبەر لە جۆری شیشە و کریستاڵ. راپۆرتەکە بە دوو بەش لە کۆتایی مانگی سپتەمبەر و سەرەتای مانگی ئۆکتۆبەر بڵاوکرایەوە. ئەنجینۆ دەنگی کوردی ئەمریکا هات مقابلەیەکی ئێمەی کرد لەسەر کێشەی مادە هۆشبەرەکان بە تایبەتی حەبوو، شروب و ئارتین و شیشە کە گەنجێکی زۆر ڕووی تێکردو و کاردانوێکی خراپیە بۆ لە هەرێمی کوردستان کان ئەو مادەیە بۆ ئیجرا ناکرێت بۆمان باسکردن کە ئەو مادەیە لە محکەمەی تەمیز ئێڵغایان کردوێتەوە. ئێمە 2012 لەسەر بە فەرمانی وەزیری تەندروستی و بەلیژنیش قانونی کە وەزیری دەسەڵاتی لە مادەی 13 لە قانون حکومەتی 14 مخدرات کە ئەو مادانەی کە زیان بەخشن یان هۆشبەرن ئەتوانێت بخاتە جدولی مادە هۆشبەرەکان. بەپێی یاسا کەسێک بە مادەی 240 یاسای سزادان سزا بدرێت، سزاکەی سووکە بەو پێی کەسی سزادراو لە قۆناغی لێکۆڵینەوەدا بە کەفالەت ئازاد دەکرێت و دواتریش زۆربەی کاتەکان بە بڕێک غەرامەی مادی ڕزگاری دەبێت. هەرچی مادە 14 یاسای هۆشبەرە کەسی سزادراو بە کەفالەت ئازاد ناکرێت و سزاکەی زیندانی کردنە. دیارە جاران کردبوویان بە 240 مخالەفە ئەوەی کە پێمانەگرت پێگیرە بە چیلۆ بە 2 چیلۆ یەک شو ئەمایەوە بەیانی بە کەفالەت ئازاد دەکرێت. ئێستا عینەن مادەی 14 مخدراتە دیارە خەڵک زیاترە ترسێ عقوبەکەی وەکو 14. هەرچەندە پێشتر دادگا بە بڕیارەکەی داچووبەوە، بەڵام تا دوای بڵاوبوونەوەی بەدواداچوونەکانی دەنگی ئەمریکا دادگاکانی هەرێمی کوردستان بڕیارەکەی دادگای پێداچوونەوەیان پێ نەگەیشت بوو. بەو پێی ئەو کات بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە سلەیمانی نیگەرانی خۆی لەو بڕیاری دادگای پێداچوونەوە دەربڕی بوو کە مامەڵەکردن و بەکارهێنانی ئەو دەرمانە پزیشکیانەی خستە بۆ چوارچێوەی سەرپێچی کردنەوە. لەگەڵەوەی مادەی هۆشبەر لە ڕووی ژمارە و جۆرەوە گۆڕانکاری بەسەرداهات و ژمارەیان زیادی کردووە، بەڵام تا ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستاندا کار بە یاسا کۆنەکە یاسای ژمارە 68 ساڵی 1965 یاسای مادەی هۆشبەر دەکرێت. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.